ئازیزانم یەکێک لەو پرسیارانەی لەسەر قەیران و کێشەی ئاسایشی و هەروەها سیاسی سووریا دەکرێت ئەوەیە بۆچی ئەم کێشەیە یان ئەم بەهاری عەرەبە لە سووریادا درێژەی کێشە بە بەراورد لەگەڵ شۆڕشەکانی وڵاتی میسر و تونس و یان تەنانەت لیبیا و یەمەنیش. شیکەرەوە لەو بڕوایەدان هەروە دێ و زیادبوونی ڕۆڵی ئیسلامی ڕادیکاڵی لە ناو سووریادا و هەروە دێ و زیادبوونی دەستە و تاقمە چەکدارەکانی کە پەیوەندیان بە تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدەوە هەیە دەشێت یەکێک بێ لە هۆکارەکان. لەم ڤیددیوەیەدا جەنگاوەرانی ئەحرار شام کە ڕێکخراوێکی جیهادی ئیسلامیە هێرش دەکەنە سەر ماشێنێکی لەشکری. شەڕێکی قورس ڕوویدا. ڤیددیۆیەکی تر نیشانی دەدا ئەم ڕێکخراوە تەقینەوەیەک ئەنجام دەدەن لەژێر تانکێکدا. بەڵگەکان وەک شیکەرەوەی سیاسی دەڵێن ئەوە نیشان دەدەن ڕێکخراوەکانی پەیوەندیان بە ئەلقاعیدەوە هەیە دەستیان هەیە لە قەیرانی سووریادا. مەڵەوە ئەنەسەن لە نێوەندی کاتۆیە. ئەو ڤیددیۆیانەی سەرهەڵداوانمان بینیوە کە هێزەکانی ئۆپزیسیۆن بڵاویان کردوتەوە و دروشمە ڕەشەکەی ئەلقاعیدەیان لە پشتەوەیە. گوێمان لە کاربەدەستانی عراقی بووە کە باسی چوونی دەستە و تاقمەکانی ئەلقاعیدە دەکەن لە سنوورەکەیانەوە بۆ سووریا. سووریا خاڵی گواستنەوە بوو بۆ تونڕەوانی ئەلقاعیدە بۆ شەڕی دژی هاوپەیمانان لە عێراق. ئەلیزابێت ئۆباگی شیکەرەوەی کاروباری ناوچەکە دەڵێت جیهادیەکان لە سووریادا لە گەشەکردندان. ئەو ڕێکخراوانەی پێشتر ڕژێمی سووریا کاراسانی بۆ دەکردن ئێستا ئاراستەکانیان پێچەوانە کردوتەوە و ئەلقاعیدا لە عێراق و دەوڵەتی ئیسلامی لە عێراق ئێستا لە سووریا کاری خۆیان دەکەن. بەشار ئەسەد سەرۆکی سووریا مەترسی بوونی جیهادیەکانی بەکارهێناوە بۆ بەدەستهێنانی پشتیوانی لە نێو کەمایەتی ئالەویەکان و کریسچیانەکاندا. دانیێل نیومان لە زانکۆی دوورهام دەڵێت تونڕەوان ڕۆڵیان هەیە لەم دۆسەیەدا. ئەمەش لەلایەن ڕژێمی سووریاوە بەکارهێنراوە بە تایبەتیش لە سەر و سەوداکردنیان لەگەڵ کەمایەتی کریسیانەکاندا. ئەمەش ئەوەیە کە دەمێکە دەیڵێن ئەوانە ئیسلامیەکانن و دووچاری مەینەتی دێت لە ژێر فەرمانڕەوایەتی ئیسلامیەکاندا. وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێت چەک بەسەر هەڵداوان نادا چووکە لەوانەیە ئەو چەکانە بکەونە دەستی بەدکارانەوە. شیکەرەوە دەڵێن وڵاتانی ئیسلامی سونە لە ناوچەکەدا پارە و چەک بۆ ئەو ڕێکخراوانە دابین دەکەن و لەوانەشە هەروە دێ و زیادبوونی ئیسلامی ڕادیکاڵی کاریگەریەکی زۆری هەبێ بەسەر ڕەوشەکەوە. دەبێتە ئامایە کێشەی بەرچاو بۆ ئایندەی سووریا لە قۆناغی پاش بەشار ئەسەددا ئەگەر گروپە ڕادیکالەکان بتوانن جێپێی خۆیان قایم بکەن ئەوە بە شێوەیەکی ترسناک زیان لە هەموو شێوەیەکی دیموکراسی ئایندا دەدەن. هاوکاتی هەروادێ و بەکارهێنانی زیاتری فڕۆکە جەنگیەکان و چەکی قورس لەلایەن ڕژەمی سووریاوە دژی سەرهەڵداوان و خەڵکی سیڤیل مەترسی شەیە لەوەی ئۆپزیسیۆنی سووریا زیاتر بەرەو ڕادیکاڵی بڕوات و ئەمەش وەها دەکات قەیرانەکە درێژخایەنتر بێت.